سڵاتان لێبێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆ. من سەیارمانم وە هاوکار لەگەڵ هاوڕێیانم ئەم جارە لە ئەستۆدیۆی لەندەنەوە بەرنامەی تەلەڤیزیۆنی بەشتی کوردی تەلەڤیزیۆنی پەرتۆتان پێشکەشەکەم. لە بەرنامەی ئەم ڕۆژدا وتوێژێکمانێ لەگەڵ ڕەحمەتی فاتحی ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری ئێران حکومەتیست سەبارەت بە دەستگیر بە ڕاپێچکردنی کۆمەڵە لە هەڵسوراوانی کرێکاری و تەزەکورپێدانیان سەبارەت بۆی کە نابێ ڕۆژیەکی ئەیە جێژن بگرن و هیچ چالاکیەک ئەنجام بدەن و هەروەها سەبارەت بە کۆمەڵی مەسائلی تر وەکو ئازادی زیندانیانی سیاسی و هەروەها ئازادی کرێکارانی زیندانی و چۆنیەتی ئەم چالاکیانە کە چۆن بکەین کە کۆتایی پێدێنین بە زیندانی سیاسی و هەروەها کرێکارانی زیندانی. سەرتان بۆ بەرنامەیە ڕادەکێشم. هاوڕێ ڕەحمەت، سپاس بۆ بەژاویتان لەم بەرنامەیە. سپاس بۆ ئێوە و بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. هەروەک ئاگاداری ماوەیەک لەمەوبەر تەقریبەن کۆمەڵێک لە هەڵسوراوانی سیاسی و کرێکاری لە شاری سنە بەتایبەتی بانگەشە کرابوون بۆ ئەوەی کە بۆ ئیتلاعات و تەزەکوریان پێدراوە کە نابێ هیچ نەوعی چالاکیەک ئەنجام بدەن. هەروەکو ئاگاداریکەوە بە ئەچی بەرەوپێری یەکی ئایار ڕۆژی گیانی کرێکار و تەبیعیە ئەم نەوع بانگەشەکردنانە و شیر و تێکێشانە و بە ترساندن و تۆقاندنی چالاکانی سیاسی و کرێکاری لە بابەت بۆ لە پەیوەندی بە یەکی ئایارەیە. ئەم ماجەرات چۆن ئەکرێ بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆی زیاترشی بکەیتەوە؟ بەسپاس بۆ ئێوە سپاسێکی دووبارە با لە پێشەوە پیرۆزبایی خۆم بکەم لە هەموو کرێکارە بە مناسبەتە و لەم بابەتەوە خۆمان بە شەریک ئەزانین لە هەموو شای و خۆشیەکە لەم ڕۆژە هەیە. ئەم شتێک کاران تۆ باسەکە لە ڕابطە لەگەڵ بانگەشتنی فعالینی کرێکاری و کۆمونیستەکان لە شاری سنە و یا لە بەعزە شارێکی کوردستان کە لە وەقع ئەوەڵی مانگی مەی سنەتێکی جێکەوتووە شتێکی تازە نییە، نەتەنیا لە ڕابطە لەگەڵ ئەوەڵی مانگیمەیە بەڵکو لە ڕابطە هەر تحەڕۆکێکی کە ڕژیم ئەحساسێکی خەتەر بکە لەم بابەتەوە کە لەلایەن جامعەوە موردی تهدیدە، لەلایەن جامعەوە ئەحساسەکە کە لەگەڵ ئاعتراض و هەڵستان و ئەوانەیە ڕوبەڕوە ئەوەڵین کارێک کە دەیکا فعالینێک ئیحزارەکە و بانگەکە کە دەزانێت دەستەندەرکارن یا حەدیاقل نفوزی کەلامیان هەیە یا دەتوانن بڵاخرە منشەی ئەسەر بن. ئەم اتفاقش طبعاً وەکو هەموو ساڵێکیکە واقعیە ماوەی لەوە پێش لە شاری سنە تێدادێک لەم هاوڕێیانی فعالی کرێکاریان بان کردووە کە مەسەڵەن وەکو غالبی حسێنی وەکو خالدی حسێنی وەکو شیسی ئەمانی وەکو کوڕشی بەخشەندە سوسەنی ڕازانی و مەجموعەیەکی کارکەلان من حزوری ذهنی نییە لەو بابەتەوە تەک بانگیان بکەم و تەوەنیش معلومە ئەوەڵین شتێک کە تەزەکوریە و اختیاریان پێکردون هەرکو خۆت باست کرد ئەوەیە کە تەزەکوریان پێداون کە نەتەنیا بۆ خۆیان نابێ شرکت بکەن بەڵکو نابێ هەندەریش بن. تەبەن ئەمە تەرفەندەی ڕژیم هەموو ساڵێ بووە، بەڵام خوشبەختانە ئەمە بە نەزەرم بە سونەتێک و بەدەهیەکی جێکەوتوو لەناو فعالی کرێکاریە تەبدیل بووە کە بخۆیان لە پێشەوە ئامادەجی ئەمەیان هەیە و هەر بۆیش هەمیشە خوشبەختانە لەم ڕابطەیە ئالترناتیو بەدیلی خۆیان بووە بۆ خۆنساکردنەوەی. لە نەتیجە ئەم ساڵێش مشکم نییە لەو بابەتەوە هیچ یەک لەم تەهدیداتە ئێرعاب بۆ ئەمانە مانە ئێوە نابێ لە بەرنامەیە کە ئەوان هەیەە چۆنیەتی بەرنامەکان لە چ حکایە و چۆنە و بە چۆن بەڕێواچێ خوب شتێکە کە لەوێ بۆ خۆیان فعالینی کرێکاری باتەوەجه بە موقعیت و شرایەتێکە ئێستاە تەوازنی قوایەکە ئێستێ لەوێ هەیە معمولاً تەعینیەکە کە چی بکەن. لە نەتیجە شاید ئێستا زۆر جێگای ئەم بەحسی ئێستا نەبێت کە لەم بابەت و بەڵام بە هەر حاڵ منیش ویستمەر تەییدیم خەبەرە بکەم کە بەداخەوە بەڵە شتێکی ئاوا بووە کە هیوادارم کرێکار و فعالی کرێکاری لە کوردستانە ئەمە نەبێتەمانە ئەو کۆسپێک لەسەر ڕێگای بەرنامەی بەرگوزارکردنی هەرچی گەورەتر و باشکوبتری مەراسمی ئەوەڵی مانگیمەی. شاری سنە بە شاری سوور ناسراوە و هەروەکو هەموو ساڵی ئێمە شاهید بووین دەیان ساڵە ئەو بۆ زیاد لە 25 ساڵە یەکی ئاریتیا هەگیرە زۆرتریش تەنانەت لەم بابەتەوە فعالی سیاسی و کرێکاری
مەشهوری وەکو جەمالی چراغۆیسی تیا بۆ کە سخەنڕانی بۆوە جمهوری ئیسلامی بە کوشتنی ویستی زاری چاو بگرێت لە کرێکارانی تر بەڵام ئەمەی بۆ سەر نەچووە دیارە بە خۆ وتت کە ئەم پلانشی هەرفەشەلێنێ بەڵام بۆی کە باشتر ئەمنەوە لە تهدیداتە نەمێنێت وەزیفەی کرێکاران لە قبالی ئەم عینانەیە چێکە ڕابەرانی کرێکاری هەڵسوڕاوانی بەرچاوی بزوتنەوەی کرێکاری لە شاری سنە و شارەکانی تری کوردستان نەخرێنە ژێر زەربینی جمهوری ئیسلامی وە بتوانن ئەوەنە دایرەکەی وەسیعکردنەوە کە نەتوانێت فۆکۆس بکاتە سەر جەماعەتێک چ ڕێگە هەلێکێک بۆ ئەمە بەداخەوە منیش شاید ئەمڕۆ هەرۆک مناسبەتێکی باش بێ بۆ یادکردنەوەیکی لە جەمالی چراغۆیسی کە جمهوری ئیسلامی هەر لەسەر ئەوەی کە سخۆنڕانی ئەوڵی مانگی مەی بۆ ئێعدامی کرد و بەهەرحاڵ یاد و خاترەی قەتعەن و تەبعەن لە تاریخی جنبشی کاریگەریە ئەمێنێتەوە سەبت کراوە بەهەرحاڵ ئەوەی کە مەربوطە بێتەوە بە ئەوڵی مانگی مەی لەگەڵ ئەوڵی مانگی مەی وەکو هەر شتێکی کە لەگەڵ دوو مشتری واقعی ڕوبەڕووە یەکێکی وجودی ڕژیمێکی خوێنخواری سەرکوتکەری کە شتێکی سەر ناچێت قسە و زبانی فقط سەرکوتە ئەمە یەک مانای ئەساسی لەسەر ڕێگای جنبشی کاریگەری و تەبەقەی کارگەر و ئەجم لە ئەوڵی مانگی مەی کە بەشێکە لەم جنبشە دووەمین مەسەلە پراکەندەگیە پراکەندەگی خودی کارگەر پراکەندەگی نە بۆ معنە کە ئەم کارگەر لە کارخانە و کارگاهای جۆرا و جۆر متەمەرکەزە کەەوە بەجێی خۆی بۆ خۆی مشکلێکە منتە پراکەندەگی بەو معنایە کە متاسفانە تۆ نابینی ساحەبی تەشەکولێکی کرێکاری ببێت سندیکایە ببێت اتحادیەک ببێت لەم بابەتەوە نمایندەکانی سندیکا و اتحادیە بەیەکۆ دابنیشن هاوفکری بکەن لەم ڕاکەدا بنیشن بۆ بەرگوزاریکردنی هەرچی باشکۆتری ئەوڵی مانگیمێت وەختی ئەم دوو مشکلە لەسەر ڕێتایە دەرنەتیجە بۆ فعالی کاریگەری واقعاً ئینسان دەتوانێت عەمیقەن دەرکی بکات کە هێنانە مەیدانی وەسعی کرێکار بۆ سەر شەقامەکان و ئەو ڕێژەی قودرەتەی کە ئێمە مەدی نەزەرمانە بە نمایش دەرێنانی بۆ فعالی کاریگەر و کۆمونیست کارێکی سادە نییە بەڵام منزورمەوە نییە کە ئیمکان پەزیر نییە ئیمکان پەزیرە منتە فکر ناکەم شخصەن فکر ناکەم بە سونەتها و شتایە کە ئێستا هەیە بتوانێت تۆ ئەم شتە بەراورد بکەیت منیش وەکو تۆ فکرەکەمەوە وەکو تۆ بیرەکەمەوە ئەوڵی مانگی مەی کە بۆتە سونەتێکی جێکەوتو لە کوردستانە حداقل ئەوەندەی کە ئێمە لە بیرمانە ئینقلابی 57 خۆ دەورێکی ساسی بوو ئێمە لە بیرمانە ئینقلابی 57 ئەو وەختە بوو کە کرێکار بەرسەفی مستەقلی خۆی هات مەیدانەوە و حداقل هەر ئەو وەختێ دووسێ خاستی بە سەرمایەداری ئەو وەختی جامعە تەحمیلکردێکی تەشەکل بوو لە بیر بە سندیکا بوو تەشەکلی بێکاران بوو و دوایش یەکێکەوە بوو دیمەی بێکاری بوو خودی ئەم سنەتە ڕژیمی جمهوری ئیسلامی لە تماوەی ئەم 30 ساڵە حکوومەتی خۆیان تەلاش کردمە لە کارگەر بسێنێتەوە بەڵام نەیتوانیوە و بە دوای ئەوەشە عەلا ڕەغمی هەموو زەختی و فشارێکە لەسەر کارگەری بووە و هەموو بازم نەیتوانی فعالی کارگەر و جنبشی کارگەری لە کوردستان هەزینەی زۆر گەورەی داوە بۆمە و دەرنەتیجە ڕژیم نەیتوانیوە ممکن لە مەقابل سەرکوتی ڕژیمە تاکتیکی خۆی گۆڕی بێت لە مەقاتەیە کاتۆ دیوتە بە دەلیلی ئەوەی کە موقعیەتێکی مناسبتری پیا کردووە خب شاهدی تەزاوراتایەکی وەسیعی خیابانی لە مەقاتەیەکە کە ئەحساسی کردووە نا تەوازنی تەبەقاتیەکە بە زەریت کارگەر فەرقی کردووە ئەمە کردوێتی بەوەی کە چکۆلەتر بۆ تۆ بەڵام لەم ڕابطەیە من ئەوەم بوو لە ئەوڵەوە کە عەلا ڕەغمی ئەوەی کە لەم بابەتەوە کاری بۆ کراوە زەحمەتی بۆ کێشراوە ئێستا ئەوە نییە بەنظەم لەم فاصلەوە ماوەی حداقل گرایشێکە بەنظەم بە کۆمونیزمی کارگەریەوە لە کوردستانە تەداعی بۆتەوە بووە ئەوڵی مانگی مەی لە پەستووی ماڵەکانە و لە کێوەکانە لە پەنادارێک و شاخێک و بەردێکە بە دەرەجاتێکی زۆر هێناوێتی خیاڵە ئەگەر لە بیرمان بێ لە ساڵهای ڕابردووە ئێمە شاهدیەوە بووین کە مەسەلەن فعالی کرێکاری مەجموعەیەک لە پەستووی ماڵەکە دادەنیشتن بە بێەوەی تەسویرێکی سوورەتێ کەسێک بیناسێ ئەکسێکیانە کرد کە زۆرتر جەنبەی تەبلیغی بوو یا ئەچوونە کێوێ ئینسان دەتوانێت دەلیلی ئەم وەزعە معلومە تەقسیری و فەقیرانە نییە ئەوانە بالاخره ڕۆژی ئەوانە جێژنی بگرن بەڵام تەقسیری حکوومەتێکی بێنەهایە سەرکوبگەرە کە بۆتە باعسیەوە بەڵام ڕێگای ئەمە ئەوە نییە ئەوەڵی مانگیمەی نابێت ئەمە دیار دەکەی بێت ئەمە سیماکەی بێت
ئەوەڵی مانجیمەی منوەکە باسماکووە یعنی هاتنە خیابانی بەهێزی کرێکارانی ژن و پیا بە خانەوادەیانەوە وە لە ناو خیابانەکانە و ئەم قودرەتە بە جامعە نیشان بدە کە لە عینی حاڵە شاهدی بێڕەحمانەترین شتن بە نسبەت خۆیان وەزعیەتن لە حاڵەکە کە هیچ هەموو ئیمکانات و سەروەت و سامانی و جامعە بەدەستی و دروستە بێ بەڵام بخۆی مەحرومە خەریکە لە عینی حاڵە قودرەتی تەبەقاتیەشی بە جامعە نیشانەدا بە بێمەن تو ناتوانانی صاحبی هیچ ئاسایشێک هیچ ئەمنیەتێک هیچ خۆشیەک و هیچ یەک لەم شتە لۆکسانەی کە ئێستا لە جامعەیە هەیە لە ماشین و ماڵی گەورە و چوزان هەمووی ئەمانە دەرنەتیجە ئەما بێت بۆمە ئەبێت چی بکەیت من کوتم نەبوونی تەشەکولمانە ئەوە ناتوانین دەرنەتیجە بۆ ئەفعالی کارگەر و کۆمۆنیست بەنظرم کە لەم فاصلەماوەیە تەلاشی کردووە کە لەم پەسوور ماڵ و شتا بێنێتە دەرەوە لە پشتکێوەکان بێنێتەوە خیابانەکان نابێت بە مەش قەناعەت بکات پێشڕەوەکانی زۆرتر بکات من ڕاستە دەوێت سێ کالانم قسە ناکەم مەسەرەکەم زۆرتر هاوفکری و مەشورەتە لەگەڵ فعالی کرێکارینە من شخصا فکر ناکەم فعالی کرێکاری لەم بابەتەوە حتا بەشێک لەم شتانەی کە منە لە نەیزانێت بەڵام قسەکە لەسەرەوەیە کە من وەکو کەسێک کە خۆم بە هاوتەبەقەی ئەوە زانم کوریکم دانیشم لە تەریقیمە هاوفکری لەگەڵەکەم منەڵم لەم ڕێگاوە ئەمەی کە تایستێکراوەنداوە خیابان کافی نییە بەڵکو تۆ بێ پشی ناچاری کارێکی دەرداوەرە مشکلە سەختە بەڵام بێ بڕۆی کارگا و کارخانە بگەڕی فعالی کارگەریەکەی ببینیتەوە کەسانێک کە سەر سەختانە وێستاون لە مقابل سەرمایه‌دارەوە و کۆتانە بۆ خاستی خۆیان بۆ خاستی تەبەهم تەباقەکانیان دەبێت بڕۆی ئەوانە لەگەڵ خۆت هاوخەتەوە فکر بکەیت و ئەوانە قانع بکەی بەوەی کە یان کێشیتە خیابان و حتا بە نەزەرم بە لەحاظی ئەمنیەتیشەوە بۆی ڕژیم وادار بە عەقەم نشینی بکەیت کە جارێککە نەتوانێت فعالینی کارگەری تادیف بکە ئەبێ لەگەڵ دەریایەکی وەسیع لەگەڵ فعالی کارگەریە کە بۆ خۆیان پەرچەمداری ئەم حرەکەتن لەگەڵ خەڵقانێکی زۆرە کە خۆیان پەرچەمداری ئەم حرەکەتن ڕوبەڕوو بێ کە نەزانێت کێبان بکە لەنەتیجە لەو حاڵەتە مەحدودەی کە ئێستا هەیە فعالینێکی کارگەری بەرچاوی ناسرا و جێ احترام بۆی کە ئەمنیەتەکەی بەرێتە سەرەوە هیچ ڕێگایشکە نییە بێ بچێت مشابی خۆی تەولید بکە و بێ ئەمەش کارەکەی ڕەوەی بچێت محلی کارەکە فعالینی کارگەری ببێنێت بە قەناعەتیان بگەێنێ لە محلی کارا بیان هێنێتە دەرەوە و بیان هێنێتە خیابانەکە ئەو وەختە بۆ ڕژیم حملەکردن بۆ تەزاوراتە سەختە دەستگیری فعالینی سەختە لە ئایندەیە ناتوانێت ئەو وەختە لەم نوع ئەغەڵەتانە بکە و تهدیداتی بە نسبەتێکی زۆر لێکمەکات منزورەکەمەوەی کە تا ئێستا ئەوەڵی مانجیمەی بە تعدادێکی محدود ناسرە پێناسە کراوە ئەبێ ئەمە لەم حاڵەتە بێنێتە دەرەوە ئەمەش ڕێگاکە کوتی باسم کرا بچێتەوە محلی کار بەس یەنێکە چالەکانی کرێکاری بخۆیان ئەزانم منش شملوانێک کە درایەتیەن لە تووری ئەم دەیان ساڵ مبارزەیانە لەگەڵ جمهوری ئیسلامی لەگەڵ ئەو هەموو پێچ و خەم و زیگزاگ لێدانی و هەموو ئەمانە توانیوانە خۆیان حفزکەن هەرچەند بۆی چوونەتە زیندان ئەمانە هەزینەیەکی زۆریان بۆ داوە بەڵام لە هەمان کاتە بەشێک لە مشکلاتی ئەم بەشە لە ڕابەرانی کرێکاری لە چالاکانی کرێکاری بەشێکی یا ئەکسەریەتێکی خامۆشە لە ناو خودی بزوتنەوەی کرێکاریە کرێکار کەم نییە لە کوردستانە بە ملیۆنها نەفەر لە خەڵکی کوردستان بلانی کەم سەدان هەزار نەفەری کرێکارن و ئەم کرێکارانە ئەگەر لە ڕێکخراوە کات هینەبوون بە قەولی تۆ وتت کە مشکلاتیان هەیە بۆ ئیتحادیە بۆ سندیکا بۆ شۆڕا بۆ مەجمەعی عمومی هەر کام لەمانەکا بێ هەوڵی بۆ بدەن تۆسیە چییە بۆ ئەم بەشە لە کرێکاران لە جەمعیەتی وەسیعی کرێکار و یا بەشێکی زۆر لە بێکار وجودیەکە بەشێکە لە کارگەر بەڵام ئەمڕۆ بە حکمیەوەی کە بحرانی سەرمایه‌داری هەیە ویانە هەمیشە هەر هەمیشە سەرمایه‌داری بەشێکی بە ئەرتەشی بێکاریەوە تا کرێکاری شاغڵ بترسێنە بیتۆقەنە بڵگەر کارنەکەی ئەگەر هەزی ئەگەر بەدەست مزدی کەم با کرێی کەم قنانەکەی لە پێشرگاکە و کرێکاری کە وەستاوە منزورم ئەم بەشێتی کە تۆ تۆسیە چییە بۆ ئەم ئەرتەشە وەسیعە بێکاریە بۆ ئەم جەمعیەتە وەسیعە کرێکاری شاغڵە کە ئێستا نەگەیشە بۆ قەناعەتە یان نا جربزەی ئەوەی نەداوە بخۆی کە بێتە مەیدان بۆ لەگەڵ ئەم تەیفە لە هەڵسوراوانی سیاسی جددی کە خۆیان لێ هەڵماڵیوە کارێ بکەن ڕۆژیەکی ئارە جێژم بگرن بۆ کاری زیاتر بکەن بۆ کرێکار چییە؟ چونە پێش هەموو شتێک ئێمە ئەبێ یەک شت بەڕسمیت بناسین ئەمەی کە کارگەر ساحەبی تەشەکولی خۆی نییە ساحەبی ئەبزاری دفاعکردن لە خۆی نییە سەرچاوەکەی هەر کوتم حکوومەتی جمهوری ئیسلامی سەرکوبگەریان ڕژیمێ و یەکێک لە تێرفەندهای سەرمایه‌دار و یەکێک لە ئەبزارهای
گەورەی بە قدرەتی سەرمایه‌دار ئەوەیە کە ئەزانێت کارگەر کە متشکل بێ خۆ تعرضی و محدود دەکاتەوە کارگەر ئەگەر متشکل بێ ئیستثماری و محدود دەکاتەوە کارگەر ئەگەر متشکل بێ سەرمایه‌دار ناتوانێت بە ئیشتیا ئەم بەشە ئخراج بکە ئەو بەشەی کە بێڵێتەوە ئەوانە لە مەقابل یەکترا دابنێ و لە واقع موقعیەتێ دروستکە کە کارگەر حاڵەتێکی زۆر بێت ناتوان و کە قدرەتێکی بێدەسەڵاتی ئەمە یەکێک لە ئەبزارهای سەرمایه‌دارە و بە ئەبزارەکەی قەتەوە نابێ باشە تاقیقان منیش قسەکەم وایە منزومەی لەگەڵ یەک شتا ئەبێ مەرزبەندیەکی کامل بکەین ئەوی ژەوەیە ئەمەی کە هەیە عاملەکەی بانیەکەی سەرمایه‌دار و جمهوری ئیسلامی و ئەبێ بڕۆی بە بەرەبەرەکانی لەگەڵ ئەمەیە ئەمەش کە تەشەکل دروست نەبووە ئەمەی کە ساز نابێت ئیلەتەکەی لە نەزەر منەوە نییە کە دروست ئیمکانی دروستبوونی نییە هەروەکو خۆت باست کرد بالاخره تۆ بۆ هەر شتێک کاتێ بیکەی بێ هەزینەی بۆ بێ متاسفانەوە بەداخەوە لەگەڵ سیستم و نظامێکی سەرمایه‌داری بێڕەحم و وەحشی نائینسان و تازە ئینسان ناتوانێت تا لە ناو دیکشنەری شاگەر بگەڕێی تۆ ناتوانانی فەرهەنگی لۆغەتی شا بگەڕی کەلیمەی موناسب بۆ بەربەرەکانێکرد لەگەڵ سەرمایه‌دار ببینیتەوە تۆ لەگەڵ ئەم پەدیدەیە ڕوبەڕووی بەڵام باوەسفیەوە هیچ ڕێگایەک نییە پتێ وەکو ئینسان لەو جامعە بژی ئەبێت دفاع لە خۆت بکەیت تۆ دفاع لە خۆت بکەی بە ئەبزارت بێ ئەبزاریش بۆ کرێکار هیچ نییە تەشەکل نەبێ ئێمە هەمیشە تەوسیەی خۆ مەجمەع عمومی شۆڕامان کردووە بەڵام معناکەی ئەوە نییە کە ئێمە ئیلا و بیلا بڵێن ئەمە وەزەم هەر ئەبزارێکە لەم دەورەیە بتوانێت موقعیەتی ڕەفاهی اقتصادی سیاسی کارگەر زۆرتر بکە ئێمە لە پشتین بەڵام لێرەیە من پێم وایە مشکلێکە هەیە الان ئێمە خۆ وەختی مناڵم تەشەکولی کارگەری نییە منزورم تەشەکولی مستەقل و سنفی خودی کارگەر نییە وەلا الان تۆ لە ئێرانە تەشەکل هەیەکەن بەناوی کارگەر کارەکەن ویا حتا سندیکاش هەیە بەڵام ئەم سندیکانە مەسەن تۆ سندیکای ئۆتۆبوسرانانی تاران سندیکای هەفتەپا ئەمانە کە تۆ لە تمشاکەی ناوەکەیان هەیە بەڵام دەستگیرکردنی فعالینی لە زندان ڕاگرتنیان و یا حتا فەراریدانیان ویا مشکلاتی خودی ناو سندیکاکان کارێکی کردووە کە ئەمەلەن ئەو تەئسیرەی کا بێ لەسەر موقعیەت و وەزعیەتی کارگەر بیبێ نەیماوە نەتیجە بە فکرێکی بۆ بکە یا مەسەلەن ئەن تەشەکولایەکی کە هەن بەناوی ئیتحادیەی ئازادی کارگەران یا مەسەلەن کمیتەی هەماهەنگی بۆ ئیجادی تەشەکولای کارگەری و یا کمیتەی هەماهەنگی خۆی بە تەنیا و ئەمانە مجموعەیە لەم تەشەکولانان من لەگەڵ ڕێز و احترام بۆ هەمووی کە هەبە من لەو بابەتەوە هەمیشەش تومانێمەوە دووبارەیەکەوە من شتێکم نییە لەم بابەتەوە ئەمانە دڵیان بۆ کارگەر لێدا دڵسۆزی کارگەرن هەمووی لەوانەیە شکنی بەڵام واقعەن الان دوای 10 ساڵ 15 ساڵ 20 ساڵ 30 ساڵ کە لەم ڕۆژانە بگذەرەوە حەدیقەن ئەمانە ئەبێ بۆ قەناتە گەیشتن ئەمانە ئەبزاری کە ناکارامن ئەبێ پڕۆن شێککە بێ هیچ ڕێگایەکی کە نییە حەدیقەن تا دوێنێ و پێرێ مەسەلەن ئەگەر کە ڕفیقێکی ئێمە تەجروبەی نەبوو پێوە بۆ کە لەم ڕێگاوە کارە پێ ئەم دوای ئەم مدەت زەمانە حەدیقەن کردوێتی بەوەی کە متەوەجێ بێت بە نەتیجە ڕێگاکەی ئەوەیە کە لەو ڕابطەیە بڕوات تەلاش بکە لە محەلی کارە تەشەکولەکەی پێ بێنێ ئایا ئیمکان پەزیر نییە منە لەم ئیمکان پەزیرە چون نمونەمان بووە لە تاریخی هەر لەم دەورەی جمهوری ئیسلامیە تۆ تمشای بکەی مەسەلەن تۆ سندیکای ئۆتۆبوسرانانی تاران عەلا ڕەغمی هەر سەرکوبێکی بۆ دەورەیەکی معەیەن بە دەلیلی متشکل بوونی بە دەلیلی ڕاهبەرانێک کە بووی منسەجم و مسەمەم لەسەر دفاع لە دەستە خواستی کرێکاری بالاخره توانی خۆی ڕابردوو و کارەکەی پێش ببە بەڵام بە مەحسی و تەشەتت و دوو بەرەکی و ئەوانە کەوتە ناو خودی سندیکاکەەوە کولەن هینی هێنا ئەلام بە نەزەرم خۆ وجودی هەیە بەڵامی تۆ کارایی نەماوە بۆیە ڕێگاکەی ئەوەیە هیچ ڕێگایەکی کە نییە بە نەزەر نە هیچ ئایەک ئەتوانێت نازل بێت نە هیچ شایەک نە هیچ خوایەک نە هیچ کەسێک دەتوانێت لەم بابەتەوە هیچ حرەکەتێ بکە نە ڕامبۆیەکەیە لەم بابەتەوە خودی فعالی کرێکاریە ئەوێ خۆلی لێ هەمانە بڕۆ لە مەحەلی کارە کاتمان زۆر کەمە چون بە مۆزۆی کەس باسکەین لە پرسیارەکەمان دوبارە یەکەمەوە بەشێکی زۆر لە ئەرتەشی بێکاران موجودە بەشێکی زۆر لە کرێکاران ملیاندا بە وەزعی موجود و دەستیان بە کڵای خوانەوە گرتووە بۆ ئەمە بێ چی بکەن کە پشتگیری ئەم بەشە لە ڕابەرانی کرێکاری و فعالانی سیاسی کرێکاری کرێکاری بێکار و کرێکاری شاغڵ هیچ ڕێگایەکی نێمەکە یەک بگرن بۆ دفاع لە خۆیان بزانین چۆن ممکن ئەلان کرێکاری شاغڵ بڵێ من کارمێ و ئەلان ئەگەر کارێکیش بکەم کۆمەلیستی ڕەشی سەرمایەدارە ئەمە یەک حەقیقەتی تێیە بەڵام حەقیقەتی لەوە گەورەترە ئەوەیە ئەو چ ئەو فکرە بکاتەوە یانەی کاتەوە لە لیستی ڕەشا هەیە چون بالاخره سەرمایەدار بۆی سەرمایەکەی زۆر بکە یەک ئەبێ ئەرتەشی بێکار ڕابگرێ دوو
بالاخره فشاری کار زۆرتر بکە و بۆیە ئیتحادی ئەم دوو بەشە بە نەزەرم جزوی ئەساس و پای جنبشی کارگەریە و بێت تەشەکل عەلەی بێکاری پێک بێنێت بابەتەوە و ئەم تەشەکولەژە بێ شاملی بێکار و شاغڵەکەش دێن سەر بابەتی چکە سەر میرانی خۆشەویست لەگەڵمان بن دوای پارچەی مۆسیقا دێنەوە بۆ پرسیارەکانی ترمان لە ڕەحمەتی فاتحی سپاس بۆ ئەوەی لەگەڵمانە. بنەرانی خۆشەویست درێژادین بە باسەکەمان لەگەڵ ڕەحمەتی فاتحی وە لەم بەشەیە کە ماوەیەکی زۆر کورتمان ماوە باسی پرسیاری لێ یەکەین بۆ ئەوەی کە کرێکاران چی بکەن کە بتوانن ڕابەرانی کرێکاری لە زیندان ئازاد بکەن و یان لە چ تەوازنی قووایەک پێک بێنن تا کرێکاران دەستگیر نەکرێن و خۆیان بە ڕژیمی سەرمایە تەحمیل بکەن. ڕەحمەتی فاتحی پرسیارەکەم ئەوەیە کە ئێستا بیستت ئێمە کرێکاران چی بکەن کە لەو بۆرە چی زۆر لەوە زیاتر ڕابەرانی کرێکاری تووشی مشکل نەبن و نەگیرێن دەست بەسەر نەکرێن یا تهدید نەکرێن چ تەوازنی قووایەک دەتوانێت تەزمین کونەندە ئێمە بێت؟ من نەمە ئەوە بڵم ئەمان کەسانە کە لە زیندانن بە عنوانی فعالی کارگەری بە نەزەرم جێگای شایستەترین احترامە، جێگای زۆرترین احترام و دفاعکردن لێیانە. ئەم کەسانە هەموو کەس دەزانێت کە لەسەر خواست و ویستی کارگەر چوونە زیندان، تەنیا جرمە و گوناحێکە ئەمانە هەیانە دفاعیان کردووە لە مەنافعی کارگەر، دفاعیان کردووە لە کەمکردنەوەی سەعاتی کار، دفاعیان کردووە لە زەبن لەسەرەوەی دەستمۆست، دفاعیان کردووە لە ئەمنیەت و ئاسایش و ڕفاهی و کارگەرە و لەسەر ئەوە سەرمایەدار و دەوڵەتەکەی کە جمهوری ئیسلامی بێ لەسەر ئەمە گرتوون. لە نەتیجە کارگەرێک کاران لە هەر کارگار و کارخانێکە هەیە حەقیقەتەن وەختێ هەر شەوێک کە سەرەنێتە سەرسەرینەکەی ئەبێ یەکێک لە بیرەکانی ئەمە بێت کام ئینسانە بە خاتری مەنافعی من و بە خاتری من چۆتە زیندان و وەختێکیش سەرەنێتەوە تەنیا فەردی معناکەەوە نییە وتوانێت بە تەنیا هەستێک کارێ بکە. لە نەتیجە ئەمەش هیچ ڕێگایەکی نییە، وەکو بە بەحسەکەی کە لە مەوردی وەڵی مانگی مایۆ کردمان فعالی کارگەریە ببڕۆ سازمان و تەشەکولی پێک بێنێت. دفاعکردن لەوان تەنیا لە ڕێگای سازمان و تەشەکولەوە کرد، هاندانی جامعە و قانەکردنی جامعە بە دفاع لەمانە تەنیا لە ڕێگای سازمان و تەشەکولەوە کرێت و ئەمە دەردێکە بەداخەوە. هەمیشە ئێمە کتومانە کە شرایەتی ذهنی هیچ وەختێ ئەوەندە ئامادە نەبووە لە جامعەیە. شرایەتی ذهنیەکە چییە؟ کارگەر ئەبینێت صاحبی هەموو سەروەت و سامانێکە بەڵام زۆرترین فشار و سەختی و فەقیری و هەژاری لەسەر لنتیجة أوي كهذا الشرائط عينية كش الشرائط عينية كيف فقط مربوطة بأوي كبتوان سازمان وتشكل بين وأم سازمان وتشكلها نتنيا معنى وبك دولة هيج وقت لو هيج كاتك إجازة وحقي وأنا بك فعلي كارجري نتنيا قات الزندان بك وحقينيا في بل لا سريشة والبروية النتيجة رجعك هو هيج رجع. رغم لقلا وش أسبب أبينين كلا زندان كاني إيران مجموعة كركات جملة شرخ زمانية معنا لسندات اقتصادي غزة أمل الشرائط كا طبعا حزبية أمل أتساق غزة يعني وتوسيع ويك شرخ زماني أتساق غزة كيف شيء بلام شرخ زماني لسنة شارية ورنج بنابري بو أتساق غزة وقت الدروي زندان تلاشي جدي أو تو نابين لك رجيم ناچار بفشار كابله أجر من دست هنلقرم لسر شارخ زماني
تووشی قەیرانێکی جدیترە بم کرێکاران دێنە مەیدانەوە چی بکەن باشە کرێکاران بۆ دفاع لە شخصیەتەکانیان لەناو زیندانە خوشبەختانە خۆ دەیزانی کە شارقی زەمانی ئەتسابەکەی تەواو کرد دوبارە لەسەرەوەی کردنە سەرکەوتنەوە بەرحاڵ تەواوی کرد ئەزانم دوای ئەوەش تەبەن وەکو خۆشی لە پەیامەکە کوتوێتی هەزاران کەس لەگەڵ شارقی زەمانی و دفاع لە شارقی زەمانی لە هەر تەریقی کە بۆ ئیمکانی بووە هەودەردی کرد و دفاعی لێ کرد و فشاریان هێنا سەر جمهوری ئیسلامی و بالاخره جمهوری ئیسلامی بەو قەناعەتەکان کە بیگەڕێنێتەوە ئەو بەشی زیندانی کە بۆ خۆی مەدی نەزەری و بەداخەوە ئەلبەت خۆ جمهوری ئیسلامیە تەبعاً واز نایەنێ و ئەخیرەنی شەرۆک و خۆت باسی کرد دووبارە بردویانەتەوە بۆ ناقطەیەکی نامعلوم و کوتویانە لەسەر ئەم تەحەڕکاتی ئەخیرت ئەوەی کە پەیامی داوە بە مناسبەتی ئەوڵی مانجی مەی و داوای کردوە کە من شەریک خۆتان بزان لە هەموو تەحەڕکات و خاست و ویستەکان و هەم لەلایەک کەشم ئەمانە بەجێی خۆی کە بە نظری منیش جێی قەدردانیەکی گەورە دەزانیت چۆنە من قسەکردن لە ئەتسابی غەزا منیش بۆ کتۆ بیرەکەمەوە شتێکی سادە نییە ئەتسابی غەزا ئەگەر لە منە پرسی ئاخرین ئەبزارێکەکە زندانی سیاسی یەکی کە بەڵام ئێستا چون منزوری ئەمە زندانی کارگەران وەکو کەسی شارقی زەمانی ئاخرین ئەبزارێکە کە پێی متەوەسلە بێت تۆ بەنظرم بەناو ئەوکو ئەتساب لە مەحەلی کارە بۆ کارگەر ناچێتە پای ئەتساب ئیلەتەکەش ئەوە نییە کە نازانێت ئەتساب خراپەیە ئەوەیە یارچاکە ئەزانێ گەر ئەتساب بکە واگەر متحد بێت و بە تەواوی دەتوانێت جمهوری کارفەرماکەی وادار بە عەقەبنشینی بکە بەڵام ئەبێت لە 100% مطمئن بێت چونە ئەتسابەکە معناکەی ئەو حقوقەکەی قەتع بێت حقوقی قەتع بێ ینی تاسیرە کاتە سەر مەدرسەی منداڵەکەی بێداشتەکەی ژیانەکەی کرێ ماڵەکەی بە هەموو ئەوانە بیرەکاتەوە جواب دێتێتە سەر ئەتساب هەر بۆیش پەدیدێکی فەوق‌العادە پیچیدەیە ممکنە بۆ زۆر کەس زۆر سادە بێت دێکاکەکەوا کرێکاران ئەتساب بکەن نا بۆ سادەگی بەنظرم ئەتساب غەزاش بۆ زندانی سیاسی یا بۆ کەسی وەکو شارقی زەمانی عینەن بەنظرم شاهدی صاحبی پرۆسەیە بەنظرم علەتەکەی ئەوەیە تەواوی کەلاشی خۆی کرد تەواوی دەمەتەقەی کردووە تەواوی هەوڵی خۆیان لە زیندانە داوە وانتا بەداخەوە نەیانتوانیوە لەگەڵ ڕژیمێکی مسلحی وحشی وادار بە عەقەبنشینی بکەوە لە بەو ئیمکاناتە مەحدودە کە زیندان هەیەتی هەموو ڕۆژە خۆیان لە ئەتسابن مەگەر چیانە دەنێت لە زیندانە کە خۆیان لە ئەتسابن هەر ئۆتۆماتیک ئەتساب لە ئەتسابن ئەو ئیمکاناتە مەحدودە بەڵام ئەوەی کە مەجبور یەکابەوە هەرەوەیە کە کوتم در نەتیجە منیش پێم وایە خۆی هەمیشە کوتومانە تەوسیەمان کردووە بەنظرم خودە زۆر جێگاشت پێیان تەوسیە کراوە خۆشیان نەزانن ئەوانە خۆیان زەربە بینن و ئەمە زەربە لە جامعەیە زەربە لە جنبەشەکەیە وا بێت خۆی لێ بپارێزەوە ئێمە بە دروست هەمیشە تەوسیەمان کۆکەکان بەنظرم شارقی زەمانی تا وەختی احساس نەکات لە دەرەوە نیرویەکی قودرەتمەند جنبشێکی قودرەتمەند لە پشتیەتی ممکنە دەست بێرە بۆم کارە منێکە یا هەر کەسێکیکە خەهانی ئەوە زەمنیەوەی کە داوە لە شارقی زەمانیەکە کابێت دەست لەم کارە برەوە زەربە لە خۆی نەدا و دڵی سەرمایەدار خۆش نەکا ئەبێ بڕوا بەرەوە ئەوەی کە ئەو جنبشەش ساز بکە کە ئەو جنبشە لە دەرەوە وەکو نیرویەکی مادی و عینی واقعی سەرمایەدار لە فشار قرار بە جمهوری ئیسلامی لە فشار قرار بە و نەیەڵێ و بە قەولی تۆ ئیجازەی پێ نەدا کە جارێککە ئەسەن فعالی کارگەری بکێشێت هیوادارم لەم سەرای هەوڵدان بۆ پێگەیاندنی ئەوەڵیمەیەکی باش بتوانن لێبیچ لە کارەکانی ئەمە بێت وەکو وتەی ئاخر بۆ ئەوەی کە کاتەکەمان تەواو بێت قسە چیە بۆی کە هەرچی مراسمیکی ئەوەڵیمای مانگیمەیەکی باشتر بە ئەو شکۆداتر بەرگزار بێ چی بکەن چارەکانی سیاسی و هەڵسوڕاوانی کرێکاری من بەشێک لە قسەکانی ئەوەڵی خۆمە بە بەشێکی شارەم کرد لەوەی کە بە نەزەرم ئەوەڵی مانگیمەی ئەبێ بکێشێتە خیابانەکان و تەبعاً کێشانە خیابانەکانیش فقط لە گرێویەوە کە بتوانی کارگەرانی مەحەلی کار قانع بکەین ئەمە یەک دوو ئەم ڕۆژە ڕەسمیەت پێ بکە بۆ تاتیلبوونی ئەمە بێتە ڕۆژی تاتیل و ڕۆژی شایی کارگەر لە عینی حاڵە ڕۆژی نمایشی قودرەتی بە نەزەرم خاستی ئازادی زندانیانی سیاسی کرێکار فعالینی کرێکاری و زندانی سیاسی بە نەزەرمە بێ پلاتفۆرمی ئەسلی یەکێ لە پلاتفۆرمە ئەسلیەکان یان نمایشی قودرەتە بێ لە خیابانەکانە مەسەلەی بربەرەکانە لەگەڵ ئەم بێحورمەتیەی کە ئێستێکراوە بە کارگەر بۆ حەدی قەلی دەستمزدا ئەبێ یەکێ لە پەرچەمەکانی ئەم حرەکەتانە دەستمزدێکی ئینسانی بن کە متەناسب بێ لەگەڵ متەوەڕم
متناسبة لەگەڵ زندگی مدرن و دنیای ئەمڕۆیە ئەمە ئەو شتانەیە کە بە نەزەری منە بێت لە ڕەنگی ئەوەڵی مانگی مەی ئیمساڵە ڕەنگ باتەوە و هیوادارم واش بێت. زۆر سپاس ڕەحمەت فاتحی. ممنون. بینەرانی خۆشەویست وتوێژی منتان لەگەڵ ڕەحمەتی فاتحی ئەبیست سەبارەت بە دەستگیری چارەکانی سیاسی و کرێکاری و هەروەها مەسەلەی زندانیانی کرێکار و سیاسی بە بۆنۆدێنە کۆتایی بەرنامەکانی ئەمڕۆی سۆدیۆکەمان لە لەندەن و کاتێکی خۆشتان بۆ ئارزوەکەین. مشاركة الذين في ترسم مساعدتي خسر مساعدتي زين تخريج عنها خذي باشا ضروري تخريج موسيقى بوابته تشبين زخش سيانزا دقيقة بويت بحضر دقيقة اسمع فكر وتشبين زخش بدي مساعد من كنت لسه عنها الفتي